فۆڕۆنی فیلمی زارێ مەکۆیەکە بۆ گەشەپێدان و توێژینەوەیەکی ئەکادمی فیلمسازی لە نێو تواناکانی گەنجانە، هەوڵێکە بۆ پێشخستن و پشگیریکردنی توانە شاراوەکان. زارێ زار و دەنگی داهاتۆکان. تەوریەم بەرنامەیەمان دەبێت بینەرمان بن. زۆر بەخێربێن. سپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەچمە لای کاکسەهیم ئەمەیە بپرسم تێگەیشتن یان پرسی بواری فیلمسازی لە دەرەوەی ناوەندە پەروەردەی و ئەکادیمیەکان چ بەهایەکی هەیە؟ زارا فیلم فروم بوومە تشتێکی gelek baş bi rastî tevbedî bû gencan hêvî ki her sal berdewam bit. Rastiyek em gel sînema Kurdî em fikir bikin hizra ser bikin me milyûnek û yek problem hene rastî yanî film fonîne yanî muessesek nîne ku bilêt em salî bêt ême çend film çêdekin çend festîval heye. Mesela êsta Festîvalê Dûk heye her sal bêjin ev sala festîval de bêt nabet film fond mesela li Belçîka me li welatê Belçîka me gelek filmê Belçîkî kar dikim ew hemû sal dizanin ême hinde film heye em sala bêt hinde film heye bûceyê me heme ye bû film filmê animation dokumenterî yanî li Kurdistan tiştekî wiha niye teban ew e nekarîbîne ankarî gak salên me em ê biçin ew kara bikin ev e karî Wezareta Rewşenbîrî ye hikûmetê Eqlîmî Kurdistan ew tişte bikit lay ewan dest pê bikit lê me çêdekin mesela Wezareta Rewşenbîrî bilêt ême hinde para heye bû Akademiyê Sînema ew ê bû festîval ew ê bû film fond teban ew tiştane hemû li Kurdistanê nînin yanî ev e jî pirsgirêk gelek mezin e heta tişt nebit استراتîjî û plan û nê çêkirin ev tiştî jî pêş nakeve çikû hemû bi hev re girêdayî ye yanî hemû rebte pêk ve îja tiştî wisa eger em ser ew pirsgirêka baxivin wê sînema Kurdî û taybetî akademî û ne akademî û film fond zûr tişt heye ême li ser baxivin. وای من زۆر لەگەڵ کاکسەهیم بە بۆنەوەی کە من بەردەوام وتومە زۆر جاریش بیستومە لەوەی کە لە هەرێمی کوردستانە چۆن بەرحاڵ بۆ ئێمە زۆر گرینگە زۆر شت لێرە تامەبوونی بە فەرقەکات دەکە لە فیلمەکانە دەرەکەوێت بیستومە لەوەی کە ئەوەی کە ئەڵێ لەسەر حکوومەتە کە زۆر دروستە کە پارە سەرف ناکات یا پارە سەرف نەکرێت یا نازان بە بوونانی جیاوازەوە بووە کە مەسەڵەن ئەو پارەوە بێ بۆ سینەما کە زۆر گرینگە بە هەڵ بکرێت ناکرێت و بیرمانە چێتەوە کە سینەمای ئێمە لە چه قۆناقێکە ها لە چه جێگایکە ساڵی 2001 بوو سینەمای کوردی و کوردستان لە شە شوێنێکا بوو لە چه قۆناغێکا بوو ئەویش لە عێراقێکی هەر خۆی سینەمای وەکو شتێکی بەهێز نەبوو ئەو کاتە وڵاتەکانی تر سینەمایان لەکوێ بوو ئێمە لەو کاتە لە ساڵی وابیرکەین و لە ساڵی 2000 تازە پەروەردەی خەری و دەسی پێ کرد ئەو شتە کە ساڵانی کە مەسەڵەن وەکو لە پاڵمان و لە ئێرانەوە سە سینەما 100 ساڵ بوو حتمما بە دڵنیایە دڵمان بەوە خۆش بوو کە ئەزمون بکەین ئەزمون ئێمە مەجبور بووین کە تووشی ئەزمون و خەتا بین بە خاطرەوەی کە بۆ خۆمان زۆر دەگمەن فیلمانێکمان هەبوو وەکو مەسەڵی یڵماز گۆنایکە کاری کرد بوو ئێستا دوایی بەهمەنیش کە بەرحاڵ وەکو ڕاوتێکە بە هەڵکەفتە ڕێگا بەڵام ئەو بەشە پەروەردەیە کە زۆر گرنگ بوو کەمە خۆمان کەمکەم بگەینینەوە ئاستەوا دنیا وەکو ستانداردێکی سینەمایە بووین پێویستی بۆ هەزینەکرد نەبوو مەشیە زۆرتر بە هەڵخەزینە بکریایە کە ئەیستا بگەشت لە دێ شوێنێکی وەکو ئەم شوێنەکە مەسەڵەن کاتێکی زارێ خەریکە فیلم فڕۆمێک بەرحاڵ لەسەر سناریۆ خەریکەدا ئەنێمەشیە ئێمە دەیان دانا پیچنگی وامان بۆ بێتە هەر جۆرە وەرز وڵاتەکانێتی کە هەیە ئێمە هێشتا پێویستی زۆرمانە لەوەی کە قەیناکە بە خەتا بکەین با خەتا بکەین با خەتا بکەین کە زووتر بگەین بە ئاستێکە ئاستی ئیستانداردا بۆیە بە خاطرەوە منەوە شتەکە بەرحەڵەڵێ وەکو ئەوەی کە بەشیا حکوومەت زۆر هەزینەیە بکردایە وەکو ئەو دەوڵەتانەوە سینەمایان کردە ئامێری سەرەکی خۆیان بۆ ناساندنی حتا خۆیان یانە زۆر نزیکمانە لە دۆرم بەر بەمە هەمانەکە بە هاوڵاتانێکە هەر نەبوون پێشتر ئەسڵ نەبوون بەڵام کە هاتن شاید زۆرترین هێزیاندانە لەبان سینەماوە و من ئەمزانی ئەزارم کە لە کاتێکا بوو کە گەشتێکی خۆشی پەیدا کرد بوو پیانوانێک کات بەوە کە بەرحەڵە پارانە سەر نەگرێ زۆر جوک بوو
بۆ شوێنێک کە سینەما ئێتانی بێت بە یەکێک لە باشترین زمانەکان و ئامێرەکان بۆ ئەوەی کە ئامانجی تۆ جوانیەکانی تۆ ناساندنی تۆ تۆ شتانە بەرحەڵ زمانی سینەما بیکەیت. دەستخۆش کاک ئەحمەد هیچ ئیزافەیەکە هەیە؟ زۆر قسە لەسەرەوە کرێ کە حکوومەت ئەبێ بەشدار بێ لە دروستکردنی سینەما، حکوومەت دەبێت فەند بە حکوومەت هەموو ئەم شتانە. من تۆزێک جیاوازتر بیرەکەمەوە لەوەی کە ئێمە زۆر جارە ئەڵێن ئەبێ سینەما بکەین بە کەلتور بۆیە خەڵک بچن ینی بینەران بچنە سینەما بۆ ئەوەی سەری فیلمەکان بکەن فیلمەکان پرفرۆش بن داهات پیاکەم بۆیە فیلمی تر دروستکرێ. بە بڕوای من ئەگەر برە بدرێت بە فیلمی کەمەرشەڵ بۆی ئێمە ئەم بینەرە زۆرە بگەێنینە سینەما هەم حکوومەتیش و هەم ئەوانەشی کە پارە لە فیلم و بواری فیلمسازی سەرفەکەن ئەتوانن چاویان لەسەر و داهاتە بێ کە فیلمەکان پیاکەن. یعنی من هەموو جارێوتومە ئەکرێت تەماح سینەما دروستکات. ئێمە زۆر دەمێکاڵێن حکوومەت بۆ ئەوە ناکە حکومە بۆ مناکە ئێمە ئەتوانین ئەمە بۆ خۆمان دروستکەین بە دروستکردنی ئەو فیلمانەی کە دڵخوازی بینەرە نەک ئەو فیلمانەی کە دڵخوازی فیلمسازەکە خۆیەتی لە ئێستا بۆیە سینەما ببێت بە بەشێک لە چوونە دەرەوەی هەفتانەیان یا چەند هەفتانەیان کە ئەم قەرەباڵغیە بینرا لە بەردەم سینەماکانە هەم خۆڵی زیاتری سینەمامانە بێت و هەم حکوومەتیش و پارەدارەکانی چیان لەسەرا بێت کە سینەما زۆر بە زووی دروستکرد. دەستخۆش خات و ئیڤان ئەمێ بپرسم فۆڕومی فیلمی زارێ بۆ دروست بوو. ئەم پرسیارم زۆر لێکراوە ئەمەوێت چۆن بەڕازگۆیانە وەڵامی ماوەتەوە بۆ سەررجەم ئەو شوێنانەی تر لێرەشەوە لە بەرنمەکەی تۆشەوە هەمان شت دووبارە بکەمەوە. ئێمە کە لە کۆتاییەکانی ساڵی 2024 ڕێکخراوی زارێمان دامەزران یەکەم بەرەمی ڕێکخراوەکەمان بە کورتە فیلمێک بوو کە ڕێکخراوەکەمان پێناساند. ئەو بەرهەمەمان کورتە فیلمێک بوو لەسەر پرسی مادەی هۆشبەر لە دوای تەواوبوونی فیلمەکە کاتێک کە لە هەوڵەکاتمە دەرەوە بیرم کردەوە لەوەی کە ئەکرا فیلمەکەم زۆر بەهێزتر بووە ناوەڕۆکەکەی چونکە لەو باوەڕام لە ڕووی کواڵەتی و کۆمەڵێک شتی تەکنیکی کە پێویستە بۆ بەڕەمێنانی فیلمێک هیچ کێشەیەکی نەبووە بەڵام لە بیرۆکەکە و سینناریۆکە بیرمە کردەوە ئەکرا زۆر بە چڕ و پڕتر ئیشی تیا بکرێت تاوەکو ئەو هەدەفەی کە من هەمە بە باشتر بمتوانە بی پێکم بۆیە هەر لەو کاتە بڕیارمدا کە پرۆژەی دووەمم وەکو زارێ ڕابگەێنم پرۆژەیەک بێت کە لە ڕێگەوە بتوانم ئیش لەسەر بیرۆکە و سینناریۆ بکەم بۆیە لە مانگی شوباتەوە ئەتوانم بڵێم بە نزیکەی تاوەکو ئێستا خەریکی ئامادەکاری بووین بۆ فۆرمی فیلمی زارێ و ئێستش بەرهەمەکەیە بینە سەرکەوتوو بن. کاک سەهیم هەمیشە جەخت لەسەر دروستکردنی فیلمی کوردی دەکرێتەوانێ کەچی هێشتا هەر ماوێتی بۆ بەرینەوەیمان باس کرد ینی السعودية حتى بري 5 سال بري استا فيلم حرام ولا يعني قدغة بو يعني راست. كسنة شو السينما واي. حكومة السعودية زاني استا تشتك هيا لايمانية قلق جرينجا شو السينما مديومك يزور بهذا مثلا إيران مثلا أوقاتي خميني هاد سر حكم أو زاني السينما يزور بهذا بوشاه جزور جرينج بي أو قدغة نكرا بوشي قدغة نكرا شو أو زاني سينما بكاردين استا سينما إيران يك بهستري سينما لجهان دا شو أود ظنن أول زور جرينجا صدام دكتاتور بو السينما دترسا سينما عراقي كشت خلاص كر إيرانش دكتاتور بس سينما بربيش بجوالاتك بك السعودية أو بظن إستا سينما زور جرينجا مثلا بري 4-5 سنة داس بيكر فestival ريتسي داس بيكر إستا يك لجولتري فestival على منطقة دا بس أو بس بجاي فestival صدو 5 مليون دولار بيش قال منحى وبيش قال اشتيتر بيجا أو اشتهموا أبي من همو جردلهم نقول هي منا قلنا هي أواكو لكردستان هيك سيستم جديد لسر بشن مثلا أم اللي قالتو ما أمش اللي قالوا اشتما فهموا فيلم هبن جورا فيلمي هورور هبن فيلمي تجاري هبن فيلمي أكشن هبن فيلمي آرت هاوس هبن مثلا بلجيكا ما قال فيلم فوند كار ذاكم حف فيلم شيء ذاكن دو فيلم ده هنا جانج بت أفين نيو كومر دو فيلم لو أنا تجاري بن يك عنده آرت هاوس بن يعني أفي بالانس هبت إلى كردستان كان أتوم أساسا نبت بس طوال نبن أو نال الإمام صلاة حف فيلم كذا كان فيلم تجاري فيلم جانج فيلم آرت هاوس دو فيلم تر كذا كان طبعا بلجيكا إما دو باشا هر باشك حف فيلم شكل باشي فلاماني وباشي والوني أو فرنسي قصة كان بس
من نوت فيلم هشتا حتى نوت فيلم همو سال چه دبن 12 فيلم وزارت روشنبیری و 76 فيلم مثلا برايفت انفستر چه دکن برودكشن كمباني في سر بخواه تلفزيون دهنر بخواه يعني 12 فيلم وزارت روشنبیری 7 فيلم دي هنا لكردستان بس اما يستوى 2014 ورا تانها بس فيلمي او كسي بخوب في شيء بكت مثلا ابي برودكشن كمباني ان تلفزيون يعني اما زور خلالها يا ابي او اشتهبت مثلا فكره لسه او بكن امام صلاح استراتيجيه ما بقى بلاني ما اويا زور بيشتو بيجت تانها تشتغنيه يعني او نقول هي ما راستيش بس الحكومه السعوديه ناتشو قدر هنا ورن بو مشتاق بكن لا او زاني جرينجا كان خبير إيران كان إكسبert إيران لأمريكا لأوروبا أو زور أصلا هكا الحكومات بخوزت سينما بيش بخت نالي بدل هناك بربم فكرة بينا والفكرة اللي سردك لا مثلا إسا لهولير لسليماني ولا دوك كان در هنا خوات كل يك باش تشتاق بكن برلمان الحكومات وسرق وزيران تشتاق جدا ما كافي قبل السنة دست بكت إما بلانك هيا وين أنا كاري ما بكن لكن هوبت مخابر راسي يعني سينمای کردی مزور جهاد شوم فستیوال دبی ابوظبی دوحه خلیج همو جار خلطی مازن شوف فيلم كردي يعني ما كرت بوش لا يستوبي لدبي ابوظبي دوحه اما تماشاكر بابو او بمليون دولار صار دكن فيلمي باش دي اي لوكالي دريناري باش دينا بس لكردستان ما همو تشتايا دريناري زور باش من هيا تيرو مليون تيرو ما هيا ستافي زور باش ما هيا يعني بس بارا يعني یا هموی گرنگتر منی راستی یعنی عول وید تالنت هبت تالنت مزور هیا بس دوامین گرنگترین تش لسینما دا پاره یا اونی نکه و نبت فيلم بلاش دايت شكرا طبعا هكا فيلم نبت ام خلقي زاخو مام سال 70 و 80 سينما زاخو هبو 300 كاس دچون همو فيلم فول به همو قاع همو جار ها يا بس 30 سال سينما لزاخوين طبعا هكا بس تشارج خلق اوی نبون اوقاتا استبوده 30 سال سینما ندید یا چون کلتور سینما چه دابد بالدنيا لأوروبا مثلا لإيران وصلوا 20 سال هيا كلتور خلق لقال جورا بويا لقال مازن بويا حركات شي بويا مثلا إيران احتمال تشاد روزنامه سينما هبن جوفاري سينما هبن العراق تا يستاجك يك روزنامه دلكت يا روزنامه لسل سينما قصاب كت ناس أما الناس تكي أو هيا دل أو مشكلة حل دابد يعني هموشت بيك يعني مربوط إنها جريداين هموشت مثالێکی زۆر باشیدا سعودیا دەباشە سعودیا دەوڵەمەندە نەوتی هەیە ئەو هەموو ساڵ ئەو هەموو کەسا ڕۆن بۆ مەککەوە دوایەوە شاید پێویستی پێ نییە ئەی بۆ ئەو هەموو خرجاکە لەسەر سینەما بۆ دوبەی و ئەبوو زەبی و ئەوانە لە سینەماکاری ئێرانی هەزینەی بۆ کات بۆکی بیکەشێ بۆ لای خۆی زۆر تەبیعیە گەیشتن بۆ عەقڵیەتە کات ئیمڕۆژ لە جیهانە چه زمانێکەتانێ باشترین زمان بێ بۆ ناساندنی تۆ من حتا بڕۆی جار یەک جار بەهمەن بوو زۆر خۆش بوو لە لای ما هاتووتی وتی من دعمم هەیە شەڕم هەیە احترازم هەیە فڵانەوە زمانەوە سیلاحیشم هەیە سیلاحەکەم کەبرایە زۆر خۆش بوو ئێستا سەردەمی ئەوەیە زمانی سینەما و زمانەسە کە جوولەکەکانی گەیان بەم جێگە بەڕاستی من بێ مجاملە لە خەریک ماڵم هێشتا لە ساڵی 2000 دوای 2003 پیانیست کە سازکرا دوای 50 ساڵ هێشتا خەریکە باسی ئەو کاتێژێ ئەیمە ئەو خەڵکە بووین لەن چه زڵمێکمان لێکرا بۆکە هێشتا مەشروعیت بە زۆر شتی خۆیان بەرحاڵ دەگەن زۆر لەگەڵتان کاک ئەحمەد بۆ بابەتی ئەوەی کە سینەمای کوڕەشیاوەمانە بێ زۆر لەسەری کار بکرێ بەڵام بۆ کوێ دە چه جێگایکە من لەگەڵتان ئەبێ ئەوە پەرەی پێ بدرێ بەڵام بەشە پەروەردەیەکە هەر کۆمەرشیاڵ تێت لەسەری کارەکەات ئەیژین فیلم ساز بکەین ئەمانە بە قۆڵ کاکسەهیم ئەمە وەکو زەنجیرەی کات هۆڵەکانم پێ بێژن لەناو هەرێمە چەندانە هۆڵی سینەمامان هەیە هەمووی بەنازەی هۆڵی یەک دانە شار لە ئێرانە یا تورکیە نییە هەمووی دەباش هۆڵەکان کێ سازیەکات هۆڵەکان شەر بیرەوەکەنە بێژین کە سوپەرمارکتەکان و مۆڵەکان ئەمانە بێن ئەوانە بیکەن ئەوە بەشێکی ئستراتیژیە کەس کە لەبانەوە ئەدەویێت گەیشتن بەو عەقڵیەتە
ئەمە ئەو بابەتە وەگەرنا حتمما سینەما پێش هەر شتێک ئینترتینمنتە خەڵکە ڕوا بۆکە سەرگەرم بێت. بەڵام بەردەوامەکەی بۆ نمونە ببوورە پێم بڕێ بەردەوامەکەی ئەو لایەنە بزنسیە کە بۆ نمونە وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا سەیریەکە کە داهاتێکی زۆری بۆ پیاکە بەڕاستی منیش بۆیە هەموو جارێ ئەڵەم ئەکرێت تەما سینەما دروستکە ئەو بزنسە دروستکرێ بۆ نمونە کابرا لە باتیۆی بیرکاتەوە مۆڵێکی تر دروستکە ئەتوانێت سینەمایە دروستکە کە چاک ئەزانێ ئەمەش پارەی بۆ پیاکاوەکو مۆڵەکە من زیاتر مەبەسم لەو لایەنەیان بوو کە باسی تەما بە دڵنیاییوە بێدەم دوو لایەنە حتممە وەکو یەکمێ وەکو بشەواڵی دەڵێکە ئێمە سینەمامان هەیە سینەماکارمان هەیە بەرهەمیش نیت بەڵام چواردان ڕخنەگەری باشمان نییە زۆر ڕاست. وەزۆ وەکو باڵندەی کە خۆ هەروایە سینەمات بەشێکی پرۆداکتە لە بنەڕەتی ئایدیەکە و تا بگاتەوە کە دیسیپیەکەی تەواو بێ بڕواتە دەرەبوو ئەوکە ببینێت بەشێکی ئەو بەشی پەروەردە و ڕەخنەس ئێمە ئەم باڵمانە ئەم باڵندەمانە خەریکە ئەڕوا لایکی خەریکە ئیسە کەمگیانیش بەڵام ئەڕوا بەڵام و لاکەی تێر فەلەجا مثلا بکۆن مثلا سیستەمی ئێرە و ئوروپا لەگەڵ ئەمریکا مقارنە بکەن بەڵێ هەکە بچی ئەمریکا بڵێ وەزارەتە ڕەوشەنبیری فیلم دام دەکەت دەڵێن ئەوە کۆمیونیستن لە ئەمریکا وەزارەتە ڕەوشەنبیری نە فەستیڤال نە سینەما دام ناکەت بۆچی چکەوەن گەلێک ستودیو هەنە پرۆدەکشن کامپەنی هەنە ئەوە محتاجی وەزارەتە ڕەوشەنبیری ناکەت بەڵێ لە ئەوروپا مثلا ئێمە نیون مثلا نیوەک ستودیۆ پرۆدەکشن کامپەنی بەس وەزارەتی کولتور ئەبێ هەبێ بەس لێرە شتێک نییە بەڵێ ئەسە نمونەیەکی جوانەیە لەسەر کاک بەهمەن کەوتێک کامێرا چەکێتی و لە دڵسۆزیکی زیاتر هەبوو هەتا 10 ساڵ لەمەوە بەریش بۆ فیلم دروستکردن بەڵام وای لێ هابوو بە پیشە یعنی فیلم ساڵەکان خۆیان دابین کرد بۆ پیشەیە بەڵام 10 ساڵ دواتر ئەو پیشەیە ئەوەندە پیا ناکا کە بتوانن بژین و فیلمی تریش دروستکەن ئەمە کێشەیەکی ترە. ئیڤان خان ئەمەیە بپرسم کێن ئەوانەی لە پشت دروستکردن و سەرکەوتنی ئەم پرۆژەیە ئەکیدم لەوانەیە بەشێکیان زۆر دیار بن چونکە بۆ ماوەی 5 مانگە ئێمە خەریکی ئامادەکاریەکانین بە سوپاسەوە و دەستگای میدیای کورسادێکێک کە لە پاڵپشتەکانی زارێ لە سەرەتای دروستبوونیەوە هەتا گەیشتنمان بەم بەرەمێنانی ئەم فۆرمە و جەگری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانی بیرمە کاتێکە ئایدیاکەم لەگەڵا شێر کردوتی ئەمە ئەو بیرۆکەیە کە بوو 10 ساڵ پێشتر کۆمپانیا پرۆدەکشنەکان یاخۆ درەخراوەکانی تر یان کەناڵەکانی ڕاگەاندن کاریان لەسەر بکردایە لەبەرەوە ئەم سەپۆرتانەی بەڕێز کاک قوباد و بەڕێز کاک دێرین وایان لێ کردم زیاتر هەنگاو بنێم جدیتر بم لەسەرەوەی کە ئەو بیرۆکەی هەمە تەنها وەکو خەونێک نەمێنێتەوە لەگەڵ ستافێکی بە ئەزمون هەوڵماندا کارمان بۆ کرد کاک ئەحمەد ناتقیەکێکە لە من بە سەرپێشتیاری گشتی نایە بەم چونکە توانم بڵم لەگەڵ داخڵبوونی بە پرۆژەکەمان گۆڕانکاریەکی گەورەی دروست کرد کۆمەڵە کەسی تر هەن کۆمپانیەکانی فاڕۆ گروپ بۆ بەرهێنانی کێکی ترن لە پاڵپشتەکانی ئەم پرۆژەیە باڵ و ئەیجنسی کۆمپانیای پێشەوا گروپ و سەرجەم ئەو کەسانەی تر هونەرمەندەکان و فلمسازە بە ئەزمونونەکان کاک ساڵم سەڵەواتی یەکێکە لەو کەسانەی کە من شانازی پێواکەم تەواوی ڕاهێنەرەکانی ترکە لەم هەنگاومانە کە یەکەم ساڵی زارێ فیلم فۆڕما متمانیان بە ئێمە کرد و لە پرۆژەکە هاوکار و پاڵپشتمان بوون من بۆ ئێستا و بۆ داهاتوش شانازی یەکەم کە لەم هەنگاوەیە ئەم کەسە بە ئەزموونانە لە کوردستانی گەورە کۆبوونەتەوە لەگەڵمانە. کاک سالم یەکەم فیلمی سەلمێنراوی کوردی فیلمی زارەیە کە لە ساڵی 1927 نمایش کراوە ئێستا ئێمە لە چەندەهەمین فیلمی سەلمێنراوین وەکو فیلمی کوردی وڵا بە دڵنیایی و کەمدینە الحەمیدا باشە یانێ دوایەوە وەختێکە یەکێک لەو فیلمە زۆر بەهێزانە دوایەوە مەساوەکو فیۆڵ کە دێت ئەبێت بە بناغەیەکی دروستتر بۆ ئەوەی کە بەڕاو هەندەری زۆرتر فیلمسازەکاندا بۆەکە بڕوە تۆ بەردەوامە بینی چە لە باشوورە باکوورە ئەم چەند ساڵە باکوور مەخسوسن زۆر باش بووە یانێ من لەبیرم ناچێتەوە ساڵێکا لە دیاربەکر ئێمە بووینەوە و لەوێ فستیواڵ بوو و
فیلمی منداڵانی دیاربەکر پێم وابێت کێ بوو دەرهێنەری منداڵانی دیاربەکر کە لە ئاڵمان دەژی ناسکەی ناسکە بەڵێ ناویش بیکەل کوڕێکی کوردەکە لە ئاڵمانە و تۆ ئەبینی فیلمێکی زۆر بە مختصاتی شاریان بێت و مەشاکلی گەلی کورد لەوێ فیلمێک ساز دەکات کە زۆر دڵت پێخۆشە بێ. من تقریبەن نزیکە 2 مانگە لە فیلمێک دەرهاتووم کە ڕێک لەونەوە فیلمانە وەکو فیلمێکەکە هین فیلمی کاکە هەوراز محەممەد فیلمێکی ساز کردووە کە بە شانازی و ئاڵەمێکێک لەو فیلمانەیە کە مەشیا وەکو ئەو فیلمە حدەئەقەل لە ساڵێمە حدەئەقەل نایژم زۆر 10 دانە فیلممان بوای تایە و ئەوانە اتفاقەن کۆمەرشیاڵ ناچی بەلایە بەڵام ئەوە کاری حکوومەتە و بیریش نەکەینەوە کە پیانیست ئەگەر سازکرا بەشی فقط تایبەت ڕۆشتنەوە حتمەن پارە لە پشتیەوە بووگە پارەی شوێنانێکە گەریکیان بووگەەوە فیلمە ساپۆرت بدیە و بەردەوام ئەو چالاکیانە هەیە بەڵام بەداخەوە وەکو ئەوەی کە سەنعەتی سینەمای ئێمە چرخێکی باشی نەبووە ئەو جۆرەوە ئینتزارمان هەیە نەبووە تا ئێستا بەداخەوە کە ئەمانتانی پێم وابێت لەسەر بە باوەڕێکە من هەمە چە بە کوردەکانێکە لە هەندەرانن چە لە کوردەکانی کە لەناو چوار پارچن ئێمە ئەوەندە پتانسیێلی باشمان هەیە کە لە ساڵە حداقل نزیکە 30-40 دانە فیلمی باشی کوردی لەوەکو درێژ و حداقل نزیکە 200 دانە فیلمی کورتمان بێت کە مەسەڵەن کارێکریە چۆنەکە مەسەڵەن ئێران لەو وەزە ئابوووریە ئەو هەمووە فیلمە کورتە لەوانەیە لە ساڵ حداقل 1500 دانە فیلم ساز بکرێت 120 تا 150 دانە فیلم لە ساڵا دروستەکرێت کە وەکو ڕسمیە بابەتی ئەسڵی یەک عینوانە ڕەوتی فیلمسازی ئێمە ئەبێت بەڕاستی جێگە بکرێت ئەو ڕەوتەکە جێبێت تووانە تاریفە بێ یانێکەن سینەمای کۆمەرشیاڵ پەروەردەیی باش ڕەخنە لە ئەولاد دوایەوە سینەمای ئارتەوە باقی شتەکانی تر دەستە خۆش بێ گرفتی سەرەتای هەر پرۆژەیەک یەکەم هەنگاوێتی بەڵام گرفتی سەرەتای هەر فیلمێک سیناریۆکەیەتی ئێوە لەم هەنگاوتان ناوە بەڵێ ڕاستی دەما کەسێک سینەمە دەست بکرد دوو تشت زۆر گرنگن خطورە ڕێس بکشێت ینی فیلمێک چێ بکەت و پارەی خوب پێدا بکەێت فیلمێکی باشە بکەت بەس بۆ من هەموو تشت گرنگتر سیناریوە ئەسەد فیلمی تەماشا بکەی ینی ئێمە زۆر وەخت لە سیناریو تەرخان دەکەن مثلا فیلمێک مەزیبوتۆمێ کافێ ساڵی بێت احتیمال ئێمە چێ بکەن ئێمە لە 2018 دەست بکردە حتا ئێستاش لەسەر سیناریو کار دەکەن بۆ مثلا گەلێک دەرهێنانینە هاین نابژم ئەو ستایلی من باشە بەس گەلێک دەرهێنان هەیەە فکرێک هەیە چەند لەسەر سەد ئەو ڕۆژە لەسەر سیناریو کار دەکەن بەسی من بۆ من سیناریو خطوایکی زۆر گرنگە لەبەرەوەی هەکەر تەش چیرروکێکی باشە بت شانس هەیە سیناریۆکی باش دەربکەوێت هەکە سیناریۆکی باش هەبت شانس هەیە فیلمێکی باش دەربکەوێت دەست سیناریو خراپت مستحیلە فیلمێکی باش بەس گەلێجا هەیە ئەوە زۆر خەتەرە گەلێک کەس بێژن ئەمە فکرێکی زۆر باش هەیە تریمیدی زۆر باش هەیە سیناریوش باش دەبێت نە ئەو غەڵەتە گەلێجا هەیە فکرە و چیرۆک زۆر باش بەس سیناریو خراپ لەبەر سیناریو زمان gelek ciyaweza li çîrokî tir a roman an ew tane yanî sînaryo ebê kesekî doktor bixwînin mesela script doktor a consultant ew bixwînin ew çend car li ser bixwin min 15 film çêkirîne bez bu axir film em çim Yunan MFI script lab û sînaryo xwe pêş bixim kesek li gel me heye pêncî filmî dirêj çêkirine ew ji filmê xwe derênet bû script doktor an script consultant di sînaryo ew bixwînin ku معنای ku te 10 film çêkiriye mena nîne tu bî xebîr li sînaryo da hemû tu ji dezanî ew ê sînaryo fikir eker xwand sînaryo tu seda sed gelek baştir debit bû min sînaryo xitwayî herî muhim e sînema da والله سناریو ئەمە ئەو بەشەسەوە ئەڵەت من پێشەوە فقط بێژم ئەو فیلمە فیلمی مناڵین دیاربەکر فیلمی میراز بێزارە میراز بێزارە ew ê sayê çawa filme çêkir ez mîras ez baş naz dikim ew xutura çawa wergirt pare li filfondî Almanî newergirt çû xanî xwe firot xanî xwe şexsî ew filme pê çêkir min carî duhemîn dît min got filmî bê dê çawa kir filmî duhemîn xanî xwe duhemîn nefiroşim yanî ew rîsk wergirt ew filme çêkir bes ştekî baş کە پێم وابێ لە تاریخی سینەمای کوردیا و فیلمە جێگایکی تایبەتی خۆی هەیە سناریۆ بەشەسەکە
ئێمە بەردەوام باسی یەکەین وەکو حەداقل سینەماکارەکان کە بەشی سەرەکی ئەو لاینەسەکە بێت لەسەری کار بکەین. ئەلحەمدولیلا لەم دێو من ئەبینم کە بەشە تەکنیکەکان زۆر خەریکە باشە. من مەخسووسەن لەم فیلمە تازەکە بوومەوە بەشە تەکنیکە و گروپ و ستاف و ئەجیزە ئەوانە بەرحاڵ زۆر باش بووە زۆر. ئیسا بەشێکی بەبوونی ڕێکلام و بەرحاڵ ئەو پێداویستێکی ڕێکلامەوێت زۆر کەسی تەکنیکاڵی باش بەڵام هێشتا سناریۆ ئەو بەشە سەرەتاییەسەکە ئێمە لەگەڵ یا موشکلەمان هەیە. ئێمە بۆم سەیرە لەوەی کە ئەو هەموو چیرۆک نوویسە باشمانە هەیە، ئەو هەموو چیرۆکە باشمانە هەیە هێشتا متمانەمان نەکردووە لەوەی کە مەسەڵەن لە بەشی ئەدەبیاتمان بین وەرگێڕین بۆ وەک لە سینەما چون بەڕاستی زۆربەی کارەکانمان یانێکانە پێم وابێ بستەیم لە ١٨ سینەماکارەکان خۆیان فیلمەکانیان ئەنووسن. ئەمە بەشێکە کە وەکو اختصاسی لە عالەماتەوە بینی کەس من ئەگەر بم بێت بیرۆکەکەم بم بوو لای سیناریستی بۆ کەسێکە اختصاسی ئەوەیە دکتۆرای ئەوەی هەیە. هەروە کە فیلمەکەم ئەیدەم بە دیۆپیش بیگرێت سناریش هەر بۆ ئەن لازە بەرحاڵ مهمەکە بەداخەوە هێشتا جارێکانە نەمانتانی ئەو تەرکیزە بکەین لەسەرەوە. بۆچی گرنگە فۆرومی فیلمی زارێ یان بۆ بە گرنگی زانی زارەکان تێکەڵ بکات؟ بەلامانەوە گرنگە ئەو کەسانەی کە بیرۆکەی تازایان هەیە گەنجەکانمان چکە من زۆر دڵخۆشم بەوەی کۆمەڵێک گەنج بیرۆکەکانیان ناردووە نە فیلمسازیان خوێندووە ئەو نا خوێندکاری بەشی فیلمسازین ئەمە هەستەکەم ئێمە هەنگاوێکمان ناوە کە بتوانین هەموو شارەکان بەیەکەوە کۆ بکەینەوە هەموو دەنگە جیاوازەکان و هەموو ڕەنگەکان لێرە من ئەمێ ئاماژە بە دوو خاڵ بم بۆی چی ئێمە ڕاهێنەرەکانمان لە کوردستانی گەورەوە بانگێش کردووە یەک ئەمانەوێت تۆڕێکی تاوا کوردی دروست بکەین لە هەموو پارچەکانی کوردستانە تا کاکسالم سەڵەواتی و کاگەرسەلانی ئەمیری بتوانن ئەم بیرۆکانی کە گەنجەکانی ئێمە هیانە بۆ نمونە بە شێوازی ڕۆژهەڵاتی سیناریۆکانیان پەرە پێ بدەن ئەوانەی لە باکوورەوەن بە شێوازی باکوور پەرە بە سیناریۆکەیان بدەن و بتوانین تەواوی ئەم زاراوانە تێکەڵ بەیەک بکەین و تۆڕێکی تەواو کوردی دروستکەین یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەمێ ئاماژەی پێبم ئێمە لە باشوورە ئەتوانم بڵێم دەرهێنەر و فلمسازی بەتوانامان هەیە کاتێککە ئێمە ئەم ڕاهێنەرانەمان کۆ کردوتەوە لە کوردستانی گەورە مانای ئەوە نییە کە ئێمە باوەڕمان بە فلمسازەکان یا دەرهێنەر و سیناریۆ نووسەکانی باشوور نییە بەڵکو ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک گەنجمانەیە لەوانەیە زۆر بە ئاسانی دەستی بە بۆ نمونە کەسێکی وەکو کازم ئوز نەگایان کاکسینان نەگایان کاکسالم ئێمە ویستومانە زارێ بکەین بە پردێک و درگایك بکەینەوە تاوەکو گەنجەکانمان لە ڕێگەی زارێەوە بتوانن دەستیان بە کۆمەڵێ خەڵکی شارەزا و بە ئەزمون لە مەجالەکەی بگات و ئەم بیرۆکەی هیانە بیکەن بە سیناریۆیەکی باش لە ڕێگەی ئەمانەوە تاوەکو بتوانین ئەم سیناریۆ باشانە فیلمی باشی لێ بەرهەم بهێنرێت و ئێمەش هەنگاوێک بین لە گۆڕانکاری بۆ سینەمای کوردی دەستان خۆش بێ ئەحمەد ئەمەوێ پرسیارێک بکەم کە بایەخی دەنگ لە سینەمادا لەوێنە کەمتر نییە بەڕاستی بگرێت توخمێکی بنەڕەتیشە لە بنیاتنانی ئەزمونە سینەمایەکانە بە بۆچوونی بەڕێستان فاکتەری دەنگ لە چه ئاستێکدایە هەڵبەتە مەبەستم فیلمە کوردەکانە بڵێ ئەستا کاکساڵم قسێکی جوانێک گروتی ئێمە لایانی تەکنیکیمان بۆ فلم دروستکردن زۆر باشە ئێستا و دەنگیش بەشێکە لەو لایەنە کە لایەنە تەکنیکەکەیەتی من پێشەوەی جابیەوە بمەوە پێم خۆشە چون زۆر بیرم لێکردەوە کەوای وت زۆر پێم خۆشە ئێستا کە ئێمە گەڕاوینەتەوە ئەنجا خەلەلەکان چاکەکەی یعنی ئێستا هەستەکەم ئەو لایەنەمان چاک کردووە ئەو لایەنە حازرە بۆ ئەوەی خەلەلەکەی ئەم سەرمان کە هەنگاوی یەکەمە سکرێپتە ئەو چاک بکەین و سینەما دروستکەین ینی ئێستا هەستەکەم زارێ ئەگەڕێتەوە دەسەکاتە سەر ئەو خەلەلەی کە ئێمە هەمانە پ خاتە سەریۆڵێ ئەمە خەلەلەکەیە لەولاتر ئێمە لە لایانی تەکنیکەوە ئامادەین بۆ دروستکردنی سینەما دەنگ لە ناو سینەمای کوردیە هێشتا کەمێک کێشەی ماوە ئەویش بەداخەوە بە تێنەگەیشتنی ئەو کروەی کە لە دەوری فیلمەکان بێت کە لەوانەیە کە کاری دەنگەکەن ئەوەی کە زۆر گرنگە لە دەنگ تێبگا بە بڕوای من لە فیلمسازی یاورە دروستکردنی فیلمە دایرێکتە و پرۆدیوسەکان هێشتا ئەمە نەبوو بە باو لە ناو
من ئەتوان بڵێم لە باشوورە. چونکە کە ئەوان تێگەیشتن لە دەنگ ئەتوانن جوانتر گفتوگۆ بکەن، ئەتوانن جوانتر قسە لەسەر ئەو دەنگانە بکەن کە پێویستە لەسەر سێ وەربگیرێ، یان ئەو دیزانەی کە پێویستە بۆ ئەو فیلمە بکرێ. ئەو ڕای من هێشتا دەنگ بە تەواوی چارەسەر نەبووە، بەڵام هیوادارم بتوانین لەم ساڵ و ساڵی ئایندە ئەو چارەسەرش بدۆزینەوە. کاک سالم ژانر و ناوەڕۆکی چیرۆک و سیناریۆکانی ئێستا تا چەند کاریگەری بۆنەوەی داهاتوومان دەبێت. زۆربەی فیلمەکانی کە ئێستا خەریکە سازەکری لەلایەمە و نۆعێکی درامێکی کۆمەڵایەتیە وەکو درامی ئیجتیماعی ناوی لێبریە چۆن ئێمە تا ئێستا خەریکین بە فیلمەکانمانەوە هەر خەریکی خۆمانە ناسین یانەکانە لەو بەشینە وەکو پانۆڕاما تا ئێستا و خۆمان بەرهەڵ ناسیاندووە. پێم وە بێت کە وەکو جیلێک ئێمە تەقریبەن کاری خۆمان کرد. لە بیدایەتەوە ئەتبینی کە زۆربەی فیلمەکانمان بخاتەوە ڕەنگەوە بوونێکی باشتری بەرحاڵ کۆمەڵگای کوردی پێوە بێ زۆربەی فیلمەکان من لە لادیەکان بوو. ئیسا ئەبینی کە زۆربەی فرێک لە فیلمەکانمان ڕویان کردووە لە شار مەسامەوە بابەتانی شار ئەو شانەکە بەرحەڵەوە شارە هەیە ئەو چاوەکو شارستانیەتی گەرەکمانە بەحاڵ شارستانی کۆمەڵگای کوردی و گەرەکمان بێت ڕووی کردووە لەم بەشە لەوانەیە جیلی نوێ لەسەر ئەو بناغا بڕوات بۆ ئەوە کە تەنەوایکی زۆرتر بدات هەرو جۆرەوا لە دنیا لە سینەمای دنیا بەرحەڵەمایە هیوادارم بەرەوە بڕوایمە بەردەوام لێمانیانە پشت زمانی کە بۆ فیلمەکانتان لە لادیەکانە حتمما بەشێکی پرۆداکت بوو پرۆداکت بوو بەسی بەشێکی هەزینە بوو ئەو سەرمایە بوو منیش خۆم پرسیارم کردو بەڵێ و حتمما بەشێکی زۆریشی ببوونەوە کە لادیەکانمان هێشتا ڕەنگە بوونی ئەو ئیجتیماع کۆمەڵایەتیە نەوەی کە مەسەڵەن بژین وەکو لادێ وەکو ئەو جۆرەوە گەرەک بوو خۆت بناسیینی وەکو پانۆڕاما وەکو جلوبەرگت وەکو قسەکردنت وەکو هیوایەتت وەکو ژیانت وەکو زۆر شتی ئاوا کارم سەرەوە نیە کە بڕێ لە فیلمەکان شای فیلمانێک نەبوو فیلمانێک بوو کە خۆمان کە ئیبینینەوەی ژنەی کاشکی ساز نەکریایە تا خۆم ئەوەی کرد لە دەرەوە چۆن لێ ماڕوانێ بەڵام زۆر فیلمیشمان بوو لە ناوانە هەر وەکو فیلمەکانی کاک بەهمن لەنەزەرا بگەن لە فیلمە سەرەتاییەکانیانە تا زۆربەی فیلمەکانی تر کە لەو جێگە و بەرحەڵ دەستیان پێ کرد ئێستا سینەم ڕووی کەمێراکانمان لە دەکیومنت تا تۆ بینی کە فیلمسازی زۆر باشمان هەیە پێشتر مەسەڵەن لە دەکیومنت تاکە یەکی لەو بەش زۆر گرنگەکانە فیلمسازی بە هەمومان ئێمە گەرەکمان بوو سینەما کاربین بەشێ تەکنیکی ئەو نەبوومان مهم نەبوو فڵان نەبوو گەرەکمان سینەما کاربین لە پاڵەوە بەشێکی تەکنیکیش وەکو معاشێکیشمان بەبێ لەم بەشە بەڵام ئیتر گەیشتووە بەو جێگا بە دڵخۆشیە و کە ئەبینی کەسە اختصاسیەکان دروست بووگە هەروە کە کەسە اختصاسیەکان دروستەوێ تەنەوعەکانیش ڕوانینەکانی ژانڕەکانی ژانگەلی جیاواز بەرحەڵ من زۆر خۆشحاڵم لەوەی کە فیلمی هۆڕۆر ساز کراوە کە ئەبیسم لێرە پیشاندراوە نمایش کراوە ئەمە شتەسەوە ئەحمەد منیش زۆر زۆر لەگەڵ یامە زۆر حەزیش پێ بینەرێکی باششیە بەڵێ وێ لە پاڵ ئەو بەشیشەوە قەرار بێت کە وەکو بەشی ئارتێکی ئەمێق بێت لەوەی کە گەرەکۆ بێ کۆمەڵگاکت بە ڕوانیکی حتا فلسفی و حتا ڕواناسی و هەیە هەر جۆرێکە گەرێک جیاواز بێت گەرەک و بێت کە بەحاڵ تۆ بیرەوە کەرەوە مەسەڵەن ڕۆمانەکان یا چیرۆکەکانی مەسەڵەن شێرزا حەسەن گەرەکۆ بیاوەی کە بەختیار عەلی گەرەکۆ ببێت ئەو شێوازە سەختە ئیتر تقریبەن هیوادارم ئەو شێوازە بێت کە ئیتر جیلی نۆ و دەرهێنەرە باشەکانمان بەرحەڵ هیواداری کاک سەهیم هیچ ویست قسە بکەی ناوڵە سکاک ساڵ بگەرە درستن ئەنی سینەما کوردی ڕاستیا بە 20 ساڵە سێچۆری پزگریکەن ینی هەموو فیلم وەکێکن مژۆر وەکێکن هەموو گەلێک حشکن گەلێک دراماتیکن ئەبێ بچێکێ تەنەوەچی بە سینەما کوردیدا وەک چیرۆک وەک سینیۆری وەک هەموو شت وەک جانڕە دەستان خۆش بێ زۆر سپاس ئەرکتان کێشە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم بەرنامەی ئەم هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ